ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. گەڕینەوە بۆ بەغداد و ئامادەین لەگەڵ حکوومەتی نوێی عێراق کار بکەین بۆ ئەوەی داهاتوێکی باشتر و پرشنگدارتر بۆ گەلەکەمان بنیاد بنین. ئەمە قسەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەمڕۆ سەرۆکایەتی شاندێکی باڵای حکوومەتەکەی کرد و سەردانی بەغدادیان کرد و لەگەڵ هەر چوار سەرۆکایەتەکەی عێراق کۆبوونەوە. مەسرور بارزانی دەیەوێت هەماهەنگی سیاسی لەگەڵ بەغداد هەبێت و هاوبەشێکی ڕاستەقینە بێت و مامەڵە لەگەڵ حکوومەتێکدا بکات کە تەوافق و هاوسەنگی بنەمای کارەکانی بێت. بۆ ئەو مەبەستەش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمیەوە تا ئێستا 3 جار سەردانی پایتەختی عێراقی کردووە. شرۆڤەی زیاتری ئەم باسە دەکەین لە باسی ڕۆژدا میوانی تایبەتمان هەیە، بەڵام لە دەستپێکا دەمانەوێت لە دیدێکی عێراقیەوە بزانین خوێندنەوەیان چی دەبێت بۆ ئەم سەردانەی سەرۆکی حکوومەت. بۆ ئەم مەبەستا بەڕێز حەیدەرلامی سەرکردە لە دەوڵەتی یاسا لە بەغدادەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز حەیدەرلامی ئەم کاتتان باش، سپاس بۆی کە جارێکی دیکە ئامادەن لەگەڵمان لە بەرنامەی باسی ڕۆژی کوردستان 24 خۆشحاڵین. دەمەوێت پرسیاری ئەو بکەم بزانم خوێندنەوەی بەڕێستان بۆ سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێم چی بوو بۆ بەغداد؟ بسم الله الرحمن الرحيم. خوي بخشندي مهربان السلام عليكم ورحمة الله وبركاته. صلاوي خواتان لبيت صلاو لا ايوا ولا تواوي بينراني كنال برزكات لناوي هريم لدروي هريمي كردستان تواوي جيهان دا خوش حالم كازارشي ديك لقل ايوام لراستي دا ام سردانا ام سرداني كسرداني اسشي بالايا بو بغداد ك سەردانێکی بەڕێز سەرۆک وەزیران مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و شاندی یاوەری کە سەردانی بەغدایان کردووە لەگەڵ بەڕێز محەممەد ئیشیا سوودانی کۆبوونەوە. ئەم سەردانە کە من لە نزیکەوە ئاگاداری سەردانەکەم لەگەڵ شاندەکە ئەو شاندەی کە سەردانی بەغدایان کردووە ئەو شاندە بەڕێزەکە ئەمڕۆ لە بەغدا بوون و بە سەلامەتیش گەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەم سەردانێکی سەرکەوتوو بوو، سەردانەکەی سەرۆکی حکوومەت سەرکەوتوو بوو، سەردانێکی تێدا گفتوگۆ لەبارەی چەندین پرسی گرنگ کراوە. ئەم پرسانە کەوە لە بەرژەوەندی عێراقدا وەکو بەگشتەوەیکی گشتی لە هەمان کاتدا پرۆسەی سیاسی لە خزمەت پرۆسی سیاسی دەشکێتەوە بەو پێی کە بەڕێز مەسرور بارزانی دوای ئەوەی کە چەندین کۆبوونەوەی باڵای کردووە لەگەڵ سەرۆکۆمار سەرۆک وەزیران سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراق. ئەم سەردانە ئەمە ئاماژەیە بۆ ئاماژەیەکە کە لێکۆڵینەوەی و تاوتوێی تەواوی کێشە هەڵپەسەندراوەکان دەکرێت ئەوەی تەواو کرا ئەوەی تەواو نەکراون لە پرۆسەی سیاسی عێراقیدا. ئەوەی کە پێویستەتی ئەوەی کە هەرێمی کوردستان عێراقش پێویستەتی ئەو بابەتانەی نەکتەنها ئەمە پەیوەست بە هەرێمی کوردستانەوە نین بابەتەکان بە هیچ شێوەیەکە من لە نزیکەوە ئاگادارم پەیوەستە بە دۆخی عێراق بەگشتی لە هەمان کاتدا پەیوەستە بە دەوروبەری عێراقەوە لە ڕووی دیبلۆماسیەتەوە لە هەمان کاتدا ئەوەی کە هەیە لە مامەڵەکردن لەگەڵ وڵاتانی دراوسێدا. بۆیە سەردانەکە سەردانێکی زۆر گرنگ بوو، سەرکەوتوو بوو لە هەمان کاتدا کە لە ڕووی ئەنجامدانی ئاڵوگۆڕی بۆچوونەکان لە هەمان کاتدا ئەمە تاوەکاریە ئەوەی کە هەیە لەسەری ڕێککەوتون هەرێمی کوردستان لەگەڵ محەممەد شیا سوودانی کە ڕێککەوتون لە کارنامەی حکوومەتدا کە پەرلەمانی عێراقیش دەنجی لەسەر کارنامەی حکوومەتی سوودانی داوە. ئەمە تەواوکاریە بۆ پرۆسەی سیاسی سەردانەکە. بەڵێ بەڕێز حەیدەرلامی زۆر تاکید لەواکەیتەوە کە لە نزیکەوە ئاگاداری سەردانەکە و کۆبوونەوەکان بوون. کەواتە دەپرسم حکوومەتی هەرێم دەیەوێت کێشەکان لەسەر بنەمای دەستور چارەسەر بکات. ئەم ئیرادەیە لە بەغداد دەبینن ئێوە؟ من باسی مشکلی کێشەکان ناکەین، ئێمە باسی ڕێکەوتنەکان دەکەین. ئەگەر چی بڵێن ناکۆچی شێ لەمان کاتدا وەکو ڕێکەوتنی شێ لەمان کاتدا ئەم ڕێکەوتنانەیە کە لە ڕێگەیەوە کە برایانی کورد دەنجیان بۆ داوە دەنجیان بۆ حکوومەت داوە ئەم ڕێکەوتنانە پێویستە جێبەجێ بکرێن، پێویستە تەواو بکرێن ڕێکەوتنەکان، پێویستە ئەم ڕێکەوتنانە تەواو بکرێن و جێبەجێ بکرێن. هەمووان هاوڕان لەسەر ئەوەی کە ئەو ڕێکەوتنانەی واژۆ کراون دەبێت جێبەجێ بکرێن.
بکرێن لەوانە بابەتی لێژنەی مادەی 140 بە سەرۆکایەتی هادی بەڕێز هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فتح پێویستە ئەمرەکەوتنە تەواو بکرێت لەکە پێویستە لێژنە هەبێت لەسەر ئەم بابەتە بۆ ئەوەی کەوا خاڵەکان یەک بە یەک جێبەجێ بکرێن کە ئەوە لە کارنامەی حکوومەت داتوە خاڵە سەرچەکان لە چارەسەرکردنی ئەو مادە دەستوریە گرنگە مادەی 140 لە هەمان کاتدا بابەتێکی دیکەی گرنگکە ئەوش گرنگە بابەتی بودجەیە بابەتی بودجەش یەکێکە دەبێت یەکلا بکرێتەوە ئەم بابەتەشم یەکلا بکرێتەوە ئەمەش دۆسیەکی دیکەیە لە هەمان کاتدا کە پەیوەستە بە پەرلەمانەوە داڕشتنی کۆمەڵک یاسا بۆ نمونە داڕشتنی یاسای نەوت و گاز ئەو یاسانەی پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە پەیوەستن بە دەواازە سنوورجەکانەوە ئەمانش دەبێت چارەسەر بکرێت هەمویان بهێکەوە لە هەمان کاتدا ئەو بابەتانی کە پەیوەستن بە برایانی پێشمەرگە لە هەمان کاتدا کێشەکانیان چارەسەر بکرێت بەڕاستی ئەمانە پێویستە بەڕێز سەرۆکوەزیران مەسعود بارزانی کە کاریان لەسەر دەکات لەگەڵ بەغدا ئاماژەی بۆ کردووە بۆ ئەوەی کەوا چارەسەرێکیان بۆ بدۆزرێتەوە بۆ ئەوەی کەوا بگەین بە خاڵی هاوبەش لەگەڵ بەغدا کە لە بنەڕەتدا لەسەر ڕێکەوتنێک لەسەری کراوە لێکتێکیشتێکیش هەیە لەگەڵ محەممەد ئیشیا سوودانی لە حکوومەتەکەی لە هەمان کاتدا ئەمەش لە کۆبوونەوەکاندا جەختی لەسەر کراوەتەوە جارێکی لێرەدا دووپات ئەوە دەکرێتەوە کە برانی کورد پاڵپشتی حکوومەتی سوودانی دەکەن بۆ ئەوەی کەوا زیاتر و زیاتر پرۆسی سیاسی بەرەو پێشەوە هەنگاو بنێتە و لەم پەرەکان لە بەردەم پرۆسی سیاسی لا بدرێن بۆ ئەوەی کەوا وڵاتەکەمان وڵاتێکی سەقامگیر بێت گەلیش لە هەمان کاتدا لە دۆخێکی سەقامگیردا بێت. بەڕێز لامی هیچ لایەنێک هەیە گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا پەک بخات یاخود نەیەوێ بگاتە ئەنجام؟ ببوورە ئەگەر هیچ لایەنێکی سیاسی هیچ لایەنێکی سیاسی هەیە بۆی کە ڕێگر بێ لە بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا و لە بەردەم گفتوگۆکاندا؟ نەخێر پێمان نییە شتێکی لەو بابەت پەکخەرێک هەبێت لایەنێکی سیاسی هەبێت کە دەبێت پرۆسی سیاسی پەک بخات کێشەکان چارەسەر نەبن چونکە هەموو لایەنە سیاسەکان لێنە هاوپەیمانەتێکدان ئێمە ڕێککەوتوین لەسەر خاڵە سەرەکیەکان لەسەر خاڵە گرنگەکان ڕێککەوتوین بۆ ئەوی بکەین کەنارێکی ئارام مافی کەس نییە بەڕاستی ئەم بابەتە پەک بخات و ڕێککەوتنەکان جێبەجێ نەکات مافی کەس هیچ لایەنێک نییە چونکە ئەم ڕێککەوتنە لێ و لایەنەکاندا ئێستا متمانە هەیە لێکتێگەیشتن هەیە ناکرێت کەوا لایەنێکی سیاسی بێتە پەکخەرە ئەوەی کە ڕێککەوتوین لەسەری لە دوومان سێ مانگ لەمەوبەر پێویستە لەسەر ئەرزی واقع جێبەجێ بکرێتی بۆیە هیچ مافی هیچ لایەنێکی سیاسی نییە کە بێت بە شێوەیەکی جیاواز قسە لەسەر ئەم ڕێککەوتنە بکاتە بۆیە هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت ئەمە بکاتە چونکە ئەمە دەچێتە دەرەوەی پرۆسی سیاسی ئەمەیە سروشتی پرۆسی سیاسی ڕێککەوتن دەکرێت و جێبەجێ دەکرێت. بەڵام ئەوەی تا ئێستا بینراوە ڕێککەوتن زۆرترین ڕێککەوتن کراوە و کەمترینی جێبەجێ کراوە کەمترین لەسەر ئەرزی واقع بینراوە هۆکاری ئەمە چییە لە عێراقدا بەڕێز لامی؟ سەرەتا یەکەم ئێمە قسە لەسەر حکوومەتی بەرز سوودانی ناکەین قسە لەسەر حکوومەتەکانی ڕابردوش دەکەین تۆ دەزانی و ئەوانەی کە گوێبیستی ئێمەش دەزانن کە دەستوەدانێکی زۆر گەورە لە کاروباری عراقیدا هەیە دەستوەردانی نێودەوڵەتی تیرۆرێکی گەورە هەبوو لە هەمان کاتدا کۆنتڕۆلێکی زۆر لە گروپەکان هەبوو بۆ نەودۆخی عراق لە هەمان کاتدا بوونی کەسایەتەکان کە لە پرۆسی سیاسییان دەکرد ئەوان چاودێری بڵێن سەرپەرشی تیرۆریشان دەکرد گەندەڵێکی زۆر هەبوو هەڵی گەورە زۆر ڕویان داوە کە دۆخەکە بەم شێوەیە بگات ڕێککەوتن نەبێت بەڕاستی نەگەین بە ڕێککەوتن ئەمە کێشانە وایان کردووە نەگەن بە ڕێککەوتن بۆیە لە هەمان کاتدا جۆرێک لە متمانە نەبوونی متمانە ئەمە وای کرد کە بگەین بەم ڕۆژە ئەمڕۆ کە بە جۆرەی زانیارەکان کە بگەشتووە لە کەساتەکانی نزیک لە بەڕێز سوودانی جۆرێک لە کەشێکی لێکتێگەیشتن هەیە لە نێوان هەولێر و بەغدا لەم قۆناغەدا بەدڵنیاییەوە لە قۆناغەکانی ڕابردوو لەو ئاستی پێویستەدا نەبوو لە ڕابردوو ئەو لێکتێگەیشتنە نەبووە بەڵام ئێستا دەبینیم ئەو لێکتێگەیشتنە هەیە بینیمان کە عێراق دۆخێکی جیاوازدا بوو لەو کاتەدا ئەمڕۆ بەڵام ئێستا دۆخەکە گونجاوە کەشەکە گونجاوە بۆ ڕێککەوتن لێکتێگەیشتنیش بەتایبەت کە هەرێمی کوردستان ئێستا پاڵ پشتێکی ڕاستەقینەیە بۆ حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی.
بەڕێزلامی باسی جیاوازی دۆخەکەکەی باسی ئەم کۆبوونەوە گفتوگۆیانەکەی کە ڕێککەوتنی باشی لێ بەرهەم هاتووە هەر لەسەر ڕێککەوتنەکان دەمەوێت ئەوە بڵێم لەسەر 400 ملیار دینارەکە حکوومەتی عێراقی لەگەڵ هەرێم ڕێککەوتن کە 400 ملیار دینار بنێرێن بۆ مانگەکانی 11 و 12 بۆ هەرێمی کوردستان ئەمە بڕیاری حکوومەتی عێراق بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام وەزیری دارایی ڕێگر بوو لە بەردەم ناردنی ئەو پارێ پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە لەمپەر نییە لە بەردەم ڕێککەوتنەکاندا لە عێراق؟ طبعا أود أن نقطة بێگومان خدمەت خاڵێکی گرنگ ڕوون کەمەوە بەڕاستی لە پرۆسی سیاسیدا شتێکی بڵێن ناکۆکیی هەمیشەی نییە ئەم ناکۆچیانە دەکرێت چارەسەر بکرێت بۆ چوونی جیاوازی لێ بکرێتەوە ئەمە خاڵێکی سەرچیە بەڵام ئەمڕۆ بابەتە گرنگەکە لەم دۆخەدا لەم پرۆسە داراییەدا ئەگەر هاتوو ڕێکەوتنێکی پێشوەختە هەبێت ئەوە مافە بەڕاستی کە بدەبێ بدرێت بەڵام ئەوەی کە گرنگە لەم بابەتەدا ئەوەی کە لە بودجەدا چی هاتووە ئایا لە بودجەدا بودجە چی بڕیار دەدا مافی هیچ وەزیرێک نییە کاتێک کە لە بودجە بڕیار دەدرێت مافی هیچ کەسێک نییە کە لە بودجە گۆڕانکاری بکات ئەگەر هاتوو بودجە پەسەند کرا ئەگەر هاتوو ئەم شایستە دارایانە لە بودجەدا پەسەند کرات دەبێت حکوومەتی فیدراڵی مافی خۆی بە هەرێم بداتە ئەوەی کە لە بودجەدا هاتووە لە هەمان کاتدا ئەوەی کە وەزیریش لە هەمان کاتدا بەڕێز وەزیری دارایی ڕەنگە ئەویش پاساوی خۆی بێت پاساوی خۆی هەبێ بۆم بابەتە دەشزانن کەەوە بەڕێز وەزیری دارایی داوای چی دەکات داوای پابندبوون دەکات پابندبوونی دارایی دەکات لە پابندبوونی دوولایەنە لە لێوان بەغدا و لە نێوان هەولێردا کە ڕەنگە تا ئێستا ڕەنگە جێبەجێ نەکرد لە بابەتی هەناردەی نەوتدا لە هەمان کاتە بابەتی دەواازە سنوورەکانیشدا بۆیە ئەگەر هاتوو ڕێکەوتنێک هەبێت مافی وەزیر نییە بەڕاستی هیچ ڕێکەوتنێک پەک بخات ئەگەر هاتوو ڕێکەوتنێک بێت پێویستە شایستە داراییەکان بۆ هەرێمی کوردستان ڕەوام بکات چونکە ئەمە مەڵ و دارایی گەلی عراقیە بەڵێ دەمەوێت پرسیار لەسەر ئەوە بکەم ئایا پێتان وایە هەولێر و بەغدا گەشتونەتە ئەو ئاستەی کە پێویستیان بە نێوەندگیری هەبێ چونکە لە ڕۆژانی ڕابردوودا بەرگۆمان کەوت کە هەندێک وڵاتی دراوسێ دەیانویست نێوەندگیری بکەن لە نێوان هەرێم و بەغداد ببوورە ئەگەر پرسیارەکە بە کورتی هەولێر و بەغداد پێویستیان بە نێوەندگیری هەیە یا خودنا؟ نەخێر هەرگیز ناکرێت هیچ لانێک دەستکاری دەستبەردان لە نێو یەک ماڵدا بکات نێوەنجیر هەبێت لە نێوان هەولێر و بەغداددا ئێمە لە یەک ماڵداین عێراق یەک چەتر کۆمان دەکاتەوە کەویش عێراقە کەسایەتی گەورە هەیە کاریگەریان هەیە لە پرۆسەی سیاسیدا تەنانەت لە ناخی عێراقیەکاندا دەڵێن هەرێمی کوردستان بەرەوە دەبن و عێراقیش بەرەوە دەبن بۆیە ئێمە نامانەوێت دەستوەردارمان ناوێت نێوەنجیرمان ناوێت لە نێو هەرێم و لە نێوان بەغدادا کە سوود ببینن بە گوێرەی خواستی خۆی مامەڵە لەگەڵ ئێمە و هەولێردا بکاتە ئەمە بۆچوونی ئێمە من وەکو شێخ حەیدەرلامی ئەمە بۆچوونی خۆمە ئەمە دەستوەردانە لە سەروەری عراقی ئەمە دەستوەردانە لە نێو کاروباری عراقیەکاندا عێراقیەکان خۆیان ناکۆچەکانی خۆیان چارەسات دەکەن من ئێمە دەڵێن ناکۆچی ناڵێن کێشەی سیاسی ئەمە ناکۆچێکی سیاسیە پێویستیان بە چارەسەر هەیە گفتوگۆ بکرێت تاوتوێ بکرێن بە چەند دانیشتنێک ڕێکەوتنێکی لەسەر بکرێت ڕێکەوتنێک هەبێت ئەوانەی کە ڕێک گفتوگوی لەبارەکەن دەکرێت لەسەریشی ڕێک بکەن بۆ ئەوەی بکەن بە خاڵێکی هاو بەش بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە بەرەو کەنارێکی ئارام من پێم وایە بەڕاستی هیچ کەسێک نایەوێت کەەوە عێراقیەکان خۆیان بەرژەونی خۆیان دەوێت نە کەسانی دەرەوە بەڵێ دەمەوێت لەسەر من مەبەستم کەسایەتیەکانی کە لە پرۆسەی سیاسی عراقیدا هەن ئەو کەسایەتیانە کەسانی دەستەڵاتدار و باڵادەستن دەتوانن ئەم ناکۆچیانە لە نێوخانە چارەسەرکردن پێویستی بە کەسێک نییە ئامۆژگاری بکات و نێوەنجیری بکاتە زۆر باشە بەڕێزلامی ئێوە وەکو دەوڵەتی یاسا چۆن پاڵپشتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بۆ ئەوەی داواکاریەکانیان لە عێراق جێبەجێ بکرێت لەسەر بنەمای دەستور
احنا شوف في سيركا ئێمە لە دەوڵەتی یاسا ئێمە لەگەڵ دەستور داین یەکەم وكون ان بەو پێیکە دەستور بەڵگەنە ئەو بەڵگەنامەیە کە ئێمە کۆ دەکاتەوە چەترێکە عێراقیەکان کۆ دەکاتەوە ڕێککەوین یاخۆت ڕێک نەکەوین ئەم دەستورە کۆمان دەکاتەوە وێڕای ناکۆچی و کێشە سیاسیەکان وێڕای خاڵە دەشبێکەکان بەڵام لە کۆتاییدا دەستور ئێمە کۆ دەکاتەوە ئەو چەترەیەکە عێراقیەکان لە ژێری دەدەژین ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم دەوڵەتی یاسا بە سەرۆکاتی بەڕێز نوری مالیکی پابندێکی تەواوە بە هەموو ڕێکەوتنەکان کە واژۆ کراون لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان و تەواوی برانی دیکە لە بەغدا لە حکوومەتی فیدراڵی ئەمە بڕیاری ئێمە لە پرۆسی سیاسیدا ئێمە بەو شێوەیە بڕیار دەدەین مامەڵە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکە عێراقیەکان دەکەین. بەڕێز حەیدەر لامی سەرکردە لە دەوڵەتی یاسا گەلێک سوپاس بۆی بەشدار بووی لەگەڵمان. أشكركم شكر جزيل سلامكم الله.